خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لەناو کێشە و گرفت و قەیرانەکانی دیکەدا شتێکی تر بۆ کورد دێتە پێشەوە کە پێویستە لە ئێستاوە ئامادەکاری بۆ بکە. سەرژمێری لە عێراق ئەوەی کە گرنگە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە. کورد چۆن بتوانێت لەم قۆناغا خۆی بۆ ئەو سەرژمێریە ئامادە بکات و چۆن بتوانێت هەماهەنگێکی وەهای هەبێت کە تعریب یان لە پێش ڕۆژانی داهاتوودا یان لە ڕۆژانی داهاتوودا کارێک نەکرێت کە کوردوتەنی فێڵێک بکرێت. مێژووی سەرژمێریەکان لە کەرکووک، کورد لە کەرکووک، کێشە و ململانەکان هەوڵەکان بۆ ئەوەی کە نیشتیمانی بوونی کەرکووک و نەتەوەیی بوونی کەرکووک بسەلمێدرێت. هەمووانە لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز فەهمی بورهان، سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. سپاس بۆ جەنابتان. کاک فەهمی، من سەرەتا ئەمەوێ تەوزیعێک لەسەر سەرژمێریەکە بدەیت. سەرژمێریەکە چۆن چۆنیە، دوایی ئەچینە ناو بابەتەکە و ئەمە بە جۆرێک سیلسیلە ئەڕوا لە کۆتاییە بینەر سوڕەیەکی دەستەکەوێت لەسەر مەسەلەی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تر. سپاس کاکزانە، سڵاو بۆ جەناب چوو بۆ بینەرانی کورسات. دیارە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵە سەرژمێری گشتی لە عێراقا ئەنجام بدرێت. ئەمڕۆ لە دنیاە سەرژمێری بابەتێکی ئەجگار گرینگە و لە سەرژمێرێکی چەند دروستەوە بڕیار لە هەموو کەفاعاتە جیاوازەکانی ناو دەوڵەت ئەدرێت و سەرژمێری ئەکرێتە بنەما بۆ گەشەکردن یان ئەو بڕیارانی کە پێویستە بۆ داهاتووی دەوڵەت و ئەو جوگرافیایی کە هەر وڵاتێکی دەسەر بێت لەسەر ئەو بنەمایە بڕیارەکان وەرەگیرێت. سەرژمێری بابەتێکی گرینگە، بەڵام بۆ ئێمە بابەتێکی هەستیارە. بۆ ئێمە بەو پێی کە یەشتان گرفتمان هەیە، کێشەمان هەیە، بە بڕێکی زۆر لە گومانەوە تەماشای سەرژمێریەکەین. چکە خۆتە زانید یانی بە درێژای مێژوو ئێمە ئەزمموی زۆر باشمان لەگەڵ هەموو ئەو پرۆسە گەورانیان نییە کە حکوومەتی عێراقیان حکوومەتێک لە دوایەکانی عێراق لە پاشایەتیەوە تاوەکو ئەمڕۆ لەو ناوچانە ئەنجامی داوە. مادام گرفتێکێ و گرفتەکەش چارەسەر نەکراوە، حەقی ئەومان هەیە گومانمان هەبێت. ئەم سەرژمێریە بە بێگومان ناوچە کوردستانیەکانیش وەکو بەشێک لە کوردستان و لە عێراق هەمووی لە چوارچەوەی ئەم سەرژمێریایە ئامادەکاری زۆری بۆ کراوە. دیارە لە کوردستان بەڕێز دکتۆردارە سەرۆکی لیژنەی باڵای سەرژمێری هەرێمی کوردستانە و ئێمە وەکو ناوچە کوردستانیەکان بە بەردەوامی لەسەر خەتین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و لەناو ئەم لیژنەیە پێگەیان داوە پێمان بۆ ئەوەی ئێمە تەرکیزمان لەسەر ناوچە کوردستانیەکان بێت. مەسلەیەکی گرینگە بۆ لەبەرەوەی یەشتان کێشەی تعریب لەو ناوچانە ماوە. ئەم سەرژمێریە چۆن ئەبێت؟ ئایا ئەم سەرژمێریە هەمان ئەو گزیانی کە لە سەرژمێریەکانی پێشووتریا کراوە دەرفەت هەیە بکرێتەوە؟ ئایا کاریگەری لەسەر داهاتووی نەتەوەکەی ئێمە ئەبێت لەو ناوچانە؟ ئەمانە هەموو ئەو پرسیارانن کە نیگەرانی بەدوای خۆیان دێنێت کە من بەش بە حاڵی خۆم پێم وایە بەڵێ ئەگەر ئێمە بەم پەرتەوازەیە، ئەگەر ئێمە ڕوئیایەکی وازەحمان نەبێت، ئەگەر ئێمە بەرچاوڕوونیمان نەبێت کە من پێم وایە وەزارەتی پلانی هەیە بۆ ئەم مەسەلانە، بەڵام حەجمی کێشەکە و حەجمی ڕووداوەکە زۆر گەورەترە و هەموو ئەم شتانە بەعدی سیاسی هەیە. دەبێت ئێمە هەم لە ئاسی حکوومیەکەەوە کە کاری بۆ کراوە لە ئاسی سیاسیشەوە وەڵام بەم شایەتێکت بۆ دۆمەکڕ ڕۆژنامە نووس کاک فەرمی مەگەل لە ڕێگەی جەنابتەوە مادەی 140 کوردستانی بوونی کەرکووکمان بیر بکەوێتەوە لە مێدیاکان ئەجینا بەداخەوە ینی هەموو بەرنامەکانیشمان بۆ بە لیستی موچە نێرایان نەنێرا، بەڵام قەزیەکی وەهانەتەوەی بەڕاستی پێشگوێ خراوە. من دەستخۆشی لێ یەکەم بێ مجامەلە، هیوادارم کە هاوکار و هەماهەنگی تریش دەبێت ئەگەرچی ئەرچی خۆتە، بەڵام حەماسەتەکەش دیارە لە پشتی ئەو مۆزوعە. مەترسیەکان چین و دەرفەتەکان چین بەڕاستی بۆ ئەو بابەتەوە ئەگەر بەجددی ئەو ڕەحەتی تۆ کاری پێکی کاری لەسەر بکرێت؟ کاکزانە من پێم وایە مەترسیەکان زۆرترن لە دەرفەتەکانی بەردەم نەتەوەکەی ئێمە. بۆ مەترسیەکان زۆرترن لەبەری ئەو پەرتەوازی کە لە ناو ماڵی کووردا هەیە، جارێکی تر خزمەتی ئەو هەژمونی تعریبا کات کە بەرامبەر بە کورد و نەتەوەکەی ئێمە هەیە. با من نمونەیەکت بۆ بێنمەوە. لە مانگی ڕابردووە پرۆژە یاسایەک بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی و زار تەقدیم کرا لە ناو پەرلەمانی عێراق.
عێراقا ئەمە بۆ ئەوە بوو کێشەی زەویزاری و کێشەی جوتیارانی ناوچە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی و کەرکووک بە تایبەتی چارەسەر بکرێت بەشێک لە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەڵبۆشێتەوە. کاکزانە لە ناو پەرلەمانی عێراقیە سونە و شیعە بە هەموو جیاوازەکانی خۆیانەوە کە لە 2 ساڵی ڕابردووە لەسەر یەک خاڵ هاوبەش نەبوون. بەڵام لەسەر ئەو پرسە کە تایبەت بوو بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی بەعز و خزمەتی کەرکووکیەکانی ئەکرد هەردوو لایەن بە کۆی دەنگ دژی ئەم بڕیارە وەستانەوەکە لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی برانی تروکمان بوو لە شارەکەیە. یعنی ئەمە بڕێکی زۆری بیرکردنەوەی ناوێت. ئەوان لەسەر مەسلەی ئێمە 1400 ساڵە سونە و شیعە مێژوویەکی خوێناییان تۆمار کردووە. خاڵی هاوبەشی نێوانیان ئێجگار کەمە کە دێتە سەر مەسلەی کورد خاڵت لا جیاوازەکانیان لە ئابن هەمویان کۆ ئەبنەوە بۆ ئەوەی دژی بەرژەوەندەکانی ئێمە بن. مەترسیەکانی ئەم سەرژمێریە چییە؟ حقیقات ئەگەر چی هەندێک بەرچاوڕوونی هەیە هەندێک هەنگاو نراوە و من خۆم چەندین دیدارم هەبووە لەگەڵ وەزیری پلانە و جنابی وەزیر بەرچاوڕوونی داوە پێم وە سەرۆکی دەستەی ئامار کە خۆی لەم مەجالەیە کار ئەکات بەرچاوڕوونیان پێداوین بەڵام هەموو ئەم بەرچاوڕوونیانە ناکاتەوەی کە ئێمە لە ڕووی سیاسیشەوە خۆمان بۆ ئەم مەسەلە گرنگ و جەوهەری ئامادە بکەین. ئامادەکاریکە ئەبێت چۆنی بێکاکفامی ئامادەکاریەکە ئەبێت ئێمە هەندێک هەنگاومان ناوە هەموو هێزە سیاسی کوردیەکانمان بینیوە لە کەرکووک و بەرنامەمان هەیە لە داهاتوێکی نزیکا من لەگەڵ جنابی وەزیرا قسەم کردووە کە دیدارێکی گشتی ئامادە بکەین بۆ ئەوەی کورد خۆی ئامادە بکات لە ڕۆژی سەرژمێریە ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیەکی نیشتیمانی لە دەرەوەی ڕوئیا و دیدی حیزبی تەماشا بکرێت هەمومان بگەڕێنەوە بۆ کەرکووک و هەمومان بەشێک بین لەو سەرژمێریە و لەگەڵیشە لێتی ناشارمەوە کاکزانە مەترسیەکان چین یعنی لە 6 ساڵی ڕابردووە زیاتر لە 9 گەڕەکی عربی دروست کراوە لە کەرکووک هەر گەڕەکێکی چەندین جار لە کارێزەوشکی سلەیمانی و لە گەڕەکی تەیراوای هەولێر گەورەترە یەک گەڕەکی چەندین جار لە کارێزە وشک و لە گەڕەکی تەیراوای هەولێر گەورەترە ئەم دوو نمونەیە بۆ دێنمەوە بۆی بینەر بزانێت مەترسیەکە چەند قوڵە لەسەر کەرکووک ئەمە هەمووی عەرەبانیش هەمووی عەرەبە و خزمەتێکی خزمەتگوزاری زۆریشیان بۆ چووە لە ئاو لە کارەبا بەشێکی زۆریان هی دیالن هی ناوەڕاستی عێراقن خەڵکی جنوبی عێراقی تایە هی محاوین بەسڕی تایە باشە پرسیارەکە ئەوەیە یعنی ئەم خەڵکە بۆچی هاتوون ئایا ئەمە پێچەوانی بنەماکانی مادەی 140 دەستور نییە ئایا لە مادەی 140 بەوازحی نەهاتوو ئەڵێت نابێ هیچ بڕیارێک بدرێت کە دیموگرافیای ناوچە کوردستانەکان بگۆڕێت دیموگرافیای کەرکووک و دەوروبەری بگۆڕێت هەتاکو ئەو کاتێک کە ئەم مادەی خلافی مادەی 140 بەبێ گومان 100% خلافی مادەی 140 من لێتی ناشارمەوە پێم خۆش بوو لە ماوەکانی ڕابردووە هەوڵێکی جدی لەلایەن جەنابی سەرۆک کۆمارەوە هەبوو بە نووسراوێکی ڕەسمی سەرۆکایەتی کۆماری سەرۆکایەتی وەزیرانی عێراقی ئاگدار کردەوە لەوەی کە پێویستە دەستور جێبەجێ بکرێت و لەناو دەستوریشا مەسەلەی مادەی 140 مەسەلەیەکی گرنگە بۆ ئێمە یعنی ئەمە هەنگاوێکی گرنگە وەکو بڕیار. گرفتەکە چییە کاک زانا گرفتەکە ئەوەیە ئێمە کێشەکانمان زۆر و جۆرا و جۆرن و هەر جاری لە ناوچەیەکیش گرفت بۆ کورد دروست دەکرێت نوعەتی گرفتەکانمان لە خانەقین بە جۆرێکە لە کەرکووک بە جۆرێکە لە مەخمور بە جۆرێکە لە شنگال و لە شێخان و لە زومار و لە دەشتی نینەواش بە جۆرێکی ترە. ئێستاوەی خانەقین لەوێەوە بینە خوارەوە کاک فەهمی مەسەلەن لە خانەقین هەویەی کوردستانی بوونەکەی لەژێر مەترسیانی بەهۆی ئەو حاڵەکە ئێمە لە انتخابات هەندێک پێدراومان وەرگرت بەڕاستی کاک ئەزانە یعنی ئەوەی کە من مرکزی خانەقین بەڵێ ینی دۆخی کورد باشترە مرکزی خانەقین و خۆش دەزانی خانەقین ناسنامەی خەباتی نیشتیمانی و نەتەوەی ئێمە بووە لە 6 ساڵی ڕابردووە دایمەن سەرۆک مامجلال کەرکووک و خانەقینی وەکو مبتەدا خەبەرێکەوە هێنا بەڕاستی یعنی بەڵام ئێمە لە جەلەولا لە زرباتیە لە سعدیە لە مەنەلی لەم نەوچانە مەترسی ئێجگار گەورەمان لەسەرە وم بەسڕاحەت پێتی ئەڵێم بۆ لە ڕێگەی ئەم بەرنامەی تۆوە بۆ هەموو شەقامی کوردی بەڵێ مەترسی زۆر جددی هەیە تەنانەت لە هەندێک ناوچە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووکی پێوە نەماوە باشە یعنی ئێستاکە هەندێک گوند هەیە کە ئەبێتە بەشێک لە ماستەر پلانی شارەکە لە خانەقین حەشدی شعبی بە ئاشکرا ئەچنە سەریان بێزاریانەکەن بۆ ئەوەی ناوچەکەیان چۆڵ بکەن یان فەلاحە مەکاینی ناداتیە کارەبای ناداتێ ئاوی بۆ نابە ئەمنێتی بۆ دابین ناکات
ێ باشە ئەو جوتیارەت ناچارە گوندەکە بەجێ بێڵێت ئەی خۆ تعریبەکەی ئێستا کە منە لەم تعریبێکی نەرمە مەسلەکە ئەمەیە وەکو سەردەمی بەعز نایەن ماڵەکەت وەرەقێکت بۆ بێن و بڵێن بڕۆ لە بەری مەقالیان لە پردیە بەولاوە خوا حەفیزتان بێت ئێستاکە دێن هەموو مەسادرەکانی ژیانت لە زەوتەکەن و بارودۆخی کەرکووکیش ئەمەیە کە هەیە کاک زانان لە ماوەکانی ڕابردووە یەک پەرلەمانتاری سنەت شوێ سەر منتیقەیەکی بەرفراوان لە زومار من ئەمەم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بۆ بەڕێزان سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت باس کرد ینی منتیقی تایە یەک پەرلەمانتاری ئارە بتوانێت منتیقەیەک بە ئێمە چۆڵ بکات ئەگەر ئەمە بەرنامە و ڕوئایەکی لە پشتەوە نەبێت ئەگەر لە زومار پێی چۆڵ کردین بەڵێ ئەگەر چی من زۆرم پێخۆش بوو جەنابی وەزیری ناخۆ ڕوونکردنەوەی پێویستی لەسەر ئەمەدا و دیار بوو ئاگایان لەو بارودۆخەیەکە لەو ناوچانە ڕوئەدا من قسەم لەسەر ئەوە نییە ئێمە وەکو حکومەت ئاگادارین ئاگادارین قسەم لەسەر ئەوەیە بۆ دەبێت کورد بگات هەوڵێک هەیە ینی بەس کورد بۆی ئامادە نییە مەسەلەن تۆ لێرە ڕوبەڕووی ئەبیتەوە لە شوێنێکی تر ئەیوەستێنی وەکو موسەکینە بەڵام ئەوەی ئەوان پێت وایە ینی ئەتێ بڵێ ئەوان بەمو بەرمەزەیکەن هیچ گومانم نییە ئەوەی کە لەو منتیقانە ڕوئەدات تعریبێکی ڕانەگەیەندراوە بە بەرنامەیە ڕوئایەکی لە پشتەوەیە زۆر بە نەرمی یعنی ئێستا کە لە کەرکووک کە من پێت ئەڵێم نۆ گەڕک دروست ئەکرێت وە دروست کراوە و هەموو خزمەتگوزارێکی بۆ ئەبێت مووقیفی سەرکردایەتی سیاسی کورسیە بۆ ئەم مەسەلەیە ئەشێتە ناو سەرژمێریەوە بێگومانی یعنی نەک ئەو ئەگەر هاوڵاتیەک لەو لەحزەیە هاتی بێت لە گەڕەکێکی خانەقین لە کافتریایەکی خانەقین خەریکی نان خواردن بێت یان لە شارع جمهوری لە کەرکووک یان لە گەڕەکێکی شنگال من بۆی ئەم وردەکاری ئەم ناوانە دێنم بۆ ئەوەی زۆر بوازح ڕوون بێتەوە ینی هاوڵاتیەکە ئەیە بێ بۆ هەولێر ئەیە بێ بۆ سلەیمانی لەو لەحزەیە لە کەرکووک بێ لێ تەجیل ئەکرێت بەڵام دوای ئەیگەڕێنەوە بۆ مەسقەد ڕاسی خۆی گرفتەکەی من ئەوەیە گومانم هەیە لەوەی کە ئەیڵێن ئەوە جێبەجێ بکەن داچێ ئەڵێ ئەگێڕنەوە یعنی ئاخر دێ قسە ڕاستەکە ئەمەیە سیاسەت ڕاستەکە ئەمەیە کە تو ئەیڵیت دوو ڕۆژ دوای ئەنجامدانی ئینتیخابات لە کەرکووک لەسەر ئەوەی کە جلی کوردی لە بەرای هاوڵاتیەک لە بەردەم پارێزگای کەرکووک چی پێکرا من پێم وایە ئەو هاوڵاتیە تەنها ئەوەی کە ئەو هاوڵاتی ئازاردرا ئەوە تەنها خۆی نەبوو بڵێ بەس ئەو ڤیددیۆ ببینین بڵێن ئەمە عقلێتەکەی بەرامبەر بە کورد ئەمە بەسە یعنی تەنها ئەو حاڵەتە بەس بوو ئەوەی یەکێتی و پارتی هەموو کێشەکانی خۆیان بەلاوە بنن دەبێت چی گەورەتر بێت لەوەی کە لە منتیقەی سەرگەڕان ژنێک هاوار بکات بڵێ عەرە بەم جۆرە هاتە سەرمان وا کۆتاییمان پێدێت هەموو جارەیە کە دێتە سەر دانەوێڵە چاندن و دوورینە ئەم حاڵەتە دروستە بێت لە منتیقەی سەرگەڕان و منتیقەی پردێ و دووس خورمات و تازە خورمات و بەڕاستی کاک زانە بڕوا بکە ئەم حقیقەتە تاریخیانی کە من بۆ جەنابەتی باسەکەم یعنی جملەی ئینفعالی نین و قسەی عاتفی نین حقیقەتی تاریخین دڵنیاتەکەمەوە 10 ساڵی تر هەژمونی ئەم تعریبە ڕانەگیرێت دێتە سەر شارەکانی سلەیمانی و هەولێر چۆن بە من نمونەیەکت بۆ بێنمەوە لە ماوەکانی ڕابردووە نوێنەری گوندەکانی گەلۆزی و دەوروبەری پردی هاتن بۆلا یەک هاوڵاتی عەرەب لە منتیقەی دیارە تعویز زەویەکی هەبووە یعنی بەڵگەکانم هەمووی لایە کە عەریزەیەک بەدەستی خۆی بۆ سەدام حوسێنە نێرێت موافقەتی بۆ ئەکرێت عەریزەکە لای من هەیە لە دەستەی ناوچە کوردستانیەکان ئەم هاوڵاتیە ئەو زەوی کە وەری ئەگرێت لە دەوروبەری مووسڵ دێن مەتاری لەسەر دووسەکرێت ئێستا هاتون تعویزیان بۆ کردێتەوە لە ئێستا تعویزیان بۆ کردن لە منتیقەی گەلۆزی 1400 دۆنم زەویان داوەپی بە ناوی ئەوەیە چەندین گوند دەکەوێتە ناوێەوە چەندین دۆنم زەوی جوتیاری کورد ئەخۆ تەنها 40 دقیقە لە مرکزی پایتەختی هەرێمی کوردستانەوە دوورە ئێ باش ئەم هاوڵاتیە ئێستا حەقی ئەوەی هەیە بێت ئەم 1400 دۆنم زەوی بیکات بە شوێنێکی سەکەنی دەیان ئیماری گەورەی لێ دروستکات و هەمووشی عەرەبی بۆ بێنێت باش ئەمە مەترسی نەبێت چۆن ڕێگری لێکن چونکە قانونیەن لە لای ئەمە من ئەم قسانم یعنی ڕاستە بۆ شەقامی کوردیمە ئەمێ بە ئاگا بێت بەڵام زیاتر بۆ سەرکردایەتی یەکێتی و پارتیمە بۆ سەرکردایەتی هەموو هێزە کوردستانیەکانمە بۆ ئەومە بە هەموو کورتپەروەرێکە بەڕاستی کاک زانە بۆ ئەومە کە بزانن مەترسی هەیە یعنی ئێستا ئێمە لە بەردەم ئیحسایین چەندین ئیحسامان هەیە من کە هەمووی بە بەڵگەوە ئەی خەمەڕوو لە بەڵگەنامەکانی ئینگلیزە سەرژمێریمان هەیە لە بەڵگەنامەکانی تورکە عوسمانیەکانە سەرژمێریمان هەیە لە بەڵگەنامەکانی ئامار و سەرژمێر عێراقیە ئەمانە هەیە قسەی ئێمە نییە لە کۆی ئەو بەڵگەنامانەیە دەرەکەوێت ڕێژەی کورد بەرزە وردە لە ئاخر ئینتیخاباتە ڕێژەی کورد دابەزێت
يعني یەکەم سەرژمێری چێ کردوێتی و مەسەلا ئەگەر لات بێ کاک فامی كاك زانا ڕێژەی کورد چۆن بۆ بۆی مەرحەلە بە مەرحەلە كاك زانا سرجمية يكمين سرجمية إنجليزا كان أي كان رابرسية كان دواي بو وزارتي مستعمري خواني أميرن بەڵێ باشا كاك زانا يعني أو سرجميريا بيمان أليات كورد ريجي بەشداری لە کەرکووک ساڵ دوای ساڵ دا ئەبەزێت یعنی سەرژمێری بە دوای بەڵێ سەرژمێری بە دوای سەرژمێری باڕاوێت توانوی دۆزیتەوە کاک زانە ئەمە سەرژمێریەکە لە ساڵی 1990 بەڵێ ئینگلیزەکان کوردیانە کورد لە 1940 کەرکووک بووە بەتەنیا تورکمان لە 1938 بووە عەرەب لە 1910 بووە طبعا ئەم 1910 هی ناو مرکزی شار نییە هي أطرافي شعر عرب نجشتو تناو كركوك عرب نجشتو تناو كركوك إساك ببلغاء سلمان كان نجشتو تناو كركوك همو نتوكان يتر سطا 0.1 سطا يك واتا يمل سطا تشلو هجم لصال يزان صم موزده كاك زانا سرجميري كتير معناها اسمت إنيونو وكو رابرسيك وكو رابورتيك أين يريد أي كات كأوكاتا لدواي كمال أتاتورك يكمين دولتي حكومتي تركي بريو أبعد ببي سرجميري كي جنابي إنيونو لسطا بنجاو دوي دانشتواني مشاري كركوك كردن أما هي إيمانية أما سرجميري خويانا أما يعني رابرسي خويانا كرديانا لو شارع تركمان لسطا نوزده بوا اسمت إنيونو أما يكردو كاك زانا منو تونا ما كردوا دوای كمال أتاتورك بيت الرئيسي كمال تورك بوا بلى أبي بالرئيس حكومة تركيا عرب لسطات شوار بوا يعني نتوكاني تربوشي ويكدي تخواروا لدواي أوا إنجليزا كان أو أسمتني إنه صاري تنبو كاك فامي صالي هزان صوت 25 أو لدواي إنجليزا كان بلى دواي إنجليزا كان دين سرجميري كتر أجينا ببي أبصر سرجميريش هاد لقى أوي تركيا كان أيكن خوات زاني إنجليز حضوري كي جوريه أبو للسر كشيء ولايتي مصل يعني أنجمن يقدروا سكن أنجمن كان أنا أنجمن ولايتي كركوك كاك زانا أم أنجمن بو تاريخ أما باسكم كل بلغنا مكاني خوانه هلا دوازة كسبيك دي ششي كردا سياني تركمانة أو النو يكي عربة دوانكي ترشي بو يزدي بو مسيحي كان باشا كاك زانا دوای ئەوەی کە دەوڵەتی پاشایەتی دروست سەکرێت ئەم شەش نوێنەرە کوردی کە لەناو نوێنەری ویلایەتی بڵێ ئەنجومەنی ویلایەتی کەرکووکن ئینگلیزەکان لیانە پرسن ئایا ئێوە بەشداری ئەم ڕاپرسیاکەن بۆ پاشای دەوڵەتی پاشایەتیان نەخێر ئێمە بڵێ ئینتیما بۆ حکوومەتەکەی شێخ مەحموود ڕائەگەیەنین نەک بۆ ئێوە باشە ئەمە نوێنەری کورد لە ساڵی 1990 ئەمە قسەیان بووە چۆن ئەبێ ئێستا کە ئێمە لە دوای 100 ساڵ واز لە هەندێک شتی قەومی خۆمان بێنین ئەمە ئەوەی ئینگلیزەکان دواتر ئەوەی ئینگلیزەکان کاکزانە هەرڕێک لە دوای ئەوەی لۆرد پیرزنە کە ئەیکات کاراکتەرێکی دیارە لە ئینگلیز لە وڵاتەیە لە 1940.91 کورد دیسان بڵێ لە 1938 ئەبێ بە تورکمان لە 1910 عەرەبە لە 1905 و لە 1901 بوونەتەوەکانی تر ئەمەوێت سەرنجت بۆ یەکین ڕابکێشم پێش ئەحسای ساڵی 57 کاکزانە إحصائيك هي لصال 1930 أكريت إحصائيك هي لصال 1930 أكريت تنها بو مركزي شعري كركوك أكريت يعني أطرافي ثانية كاك زانا لسطا يعني لسطا 62 دانشتواني مركزي شعر كرده باشا لسطا 62 لسطا بيسي تركمانا بو زانياري جنابت عربي ثانية مسيحي ثانية آشوري ثانية أرمني ثانية جولاكي ثانية يك سرجميري عربي ثانية أما سيو أبا صالح 1930 بول لبروي عربتها أو كاتب بو جور حضوري نبول لمركزي شارع هاد لأطرافنا يعني السبلانك أوي حكومة محافظة وريقري سرجميري أم جارة سرجميري محافظة كاك زانا أم رقمانا بو أويا كم مترسي كان بخينا الرو دواي إحصاي صالي بنجاحوتا كهمو أزاني لسطات شلو هشتي كرد بوا من إحصاي صالي بنجاحوت بازناكم كاك زانا كان لسطات شلو هشتي كرد بوا إحصاي صالي 50 صالي 65 صالي 77 بو أوي خلق لهجموني تعريب تيبقى كبسر لوي وسياتر بلى تعريب دس بيك واضحي لصالي 1950 لصالي تشلو هشتي دانشتواني كركوك كرد بوا لصالي 65 لإحصاي 65 جا دا أبا زي بوسي وحوت لصالي 77 بهمان شي بوسي وحوت عرب لصالي 50 بستو هشتي كركوك بيكيانيت لا إحصاي 50 لصالي 65 دا سركي بو تشل لصالح 77 سركي بو تشل وشوار
يعني كورد بزيادة بەڵێ کورسی حوتە لە ساڵی هەفتا حوت عەرەبە بێتە 44 يعني ام تركمان يعني اتوي بلي جيجا لو او تعريب كاك فهمي هەر بەڕاستی مەسەلەن سەرژمێریەکانیش بەمە بەس کراوە هەموو سەرژمێریەکان بەمە بەس کراوە یعنی لە حسای ساڵی 57 یادی بەخێر شەید عەلی ئەسکەری بەوازحی پیانەڵێ ئەڵێ گزیەکەن ئێوە فێڵتان کرد هەموو ئەو کاتبانی کە ئەینێرن بۆ ئیحسال لە شارەکەیە عەرەب و تورکمانن هەر ئایلەیەکی کورد کە خوێنەواری نەبووە بە تورکمان نووسراوە یان بە عەرەب نووسراوە لەو کاتەیە ئەو دێت مزاهرە ئەکات خۆپشاندانەکە لە ساڵی 57 لەگە کۆمەڵێک گەنجی گەڕێکی ئیمام قاسمە يعني ڕوبەڕووی ئەو مەترسیە ئەبێتەوە و بۆ زانیاری جەنابەت کە ئیحسای ساڵی 57 لە 148 دانیشتوانەکەی کووردە بۆ هەموو فرتوفێڵەوە 1535 خێزانی ناو مەرکەزی شارەکە کە تورکمانن مەسقەدر ئەسەکان ئەگەڕێتەوە بۆ تورکیا ئەگەر ئەمانەشی لێ دەرکەی گزی لێ دەرکەیت ئەو خەڵکی کە لە تورکیاش مەسقەدر ڕەسیان بۆ تورکیا ئەگەڕێتەوە ڕێژەی کورد ئەچێتە 151 بەڵام ئەم تعریبە لە سەردەمی بەعسە ئەگا بەلووتکە لە 65 بەدەوە نەکراوی کراوە لە سەردەمی بەعس لە ساڵی 1995 ئەکرێت بەڵام ئەم منتیقانیتیانە ئەحساکە ڕێژەی کورد دا ئەبەزێ بۆ کەمتر لە 125 لە شاری کەرکووک بۆیە زۆر گرنگە ئێمە بزانین ئەگەر کێشەی کەرکووک چارەسەر نەکەین لە دوایەوە لە سەردەمی دوای پرۆسەی ئازادی بۆ ڕوونکردنەوە بینەرەکانم نەکراوە نەخێر ئەمە لە دوای پرۆسەی ئازادی یەکەم جارە سەرژمێریەکرێت جەنابی مام جەلال زۆر هەوڵیدا لە ساڵی 1912 ئیحسا بکرێت سەرژمێری بکرێت 2012 بەڵێ بەڵام شیعە و سونە ڕازی نەبوون بۆ لەبەری ئەو کاتە لە بەرژەوەندی کووردا بوو کورد و دەسەڵاتێکی هاوبەشە بوو لە کەرکووک لە بەرژەوەندی کووردا بوو ئەیانزانی کە بارودۆخەکە چۆنە بێت ڕێگەیان نەدا ئەمە بکرێت کاک زانە ئەگەر کێشەی کەرکووک چارەسەر نەکرێت ئەگەر مادی 140 جێبەجێ نەکرێت دڵنیا بە ئەمەی کە ئێساکە بەدەست سەرکردایەتی سیاسی کوردەوەیە هەولێر و سلەیمانی و دوهۆک و هەڵەبجە لە شۆڕشی ئەیلولی شەئەدرا بە کورد لە ساڵی 1984 جەنابی مام جەلال مفەوزاتی ساڵی 1984 جەنابی مام جەلال لەسەر کەرکووک مفەوزاتەکەی ڕاگرت و کۆتایی پێنا شۆڕش دەستی پێکردەوە و شۆڕشی چەکداری هاتەوە پێشەوە یعنی من ئەم بەڵگەنامە تاریخیانە بۆ ئەیهێنمەوە بۆ ئەوەی سەرکردایەتی یەکێتی و پارتی ئەمەی کە هەیە زۆر بە دەستکەوتێکی گەورەی نەزانن خۆی لێ خۆش بێت جەنابی کاک نەشیوان ئەڵێ 3 ساڵ پێش پرۆسەی ئازادی عێراق پێش پرۆسەی ئازادی عێراق وەفدێکی مخابراتی عێراقی هاتن بۆ لام داوای بینینی جەنابی مام جەلالیان کرد چوین لە قەڵاچۆلان سەرۆک مام جەلالمان بینی لەگەڵ مخابراتی عێراقیە وتیان ئێمە بەمەی کە هەتانە ڕازین مفۆزاتان لەگەڵاکین و هاوکارتانە بین ئێمەش پێمان وتن نەخێر ئێمە ئەگەر کەرکووکیتیانە بێ مفۆزاتان لەگەڵ ناکەین گفتوگۆ ناکەین ئەڵێ هەمان وەفد چون بۆ لای کاک مەسعود بۆ سڵاحەدین هەمان شێوە وەڵامی دانەوە واتر لەسەر مەسەلەی کورد لەسەر مەسلەی کەرکووک زۆر دەرفەت بۆ ئەم ناوچانە هاتۆتە پێشەوە ڕەت کراوەتەوە چۆن ئەبێ ئێساکە پارێزگارێکی بە وەکالەتی سەپێنراو لە شارەکەیە ئەم هەموو دەسەڵاتی هەبێت کە مخۆم گومانەکەم ئەم دەسەڵاتی هەبێت من پێم وایە ئەمە ڕوئایەکی لە پشتەوەیە ئەمە دەسەڵاتێکی لە پشتەوەیە ئەمقێکی عەرەبی لە پشتەوە ئەمقێکی لە پشتەوەی من بۆ تاریخی لێم ئەو خیتابەی جەنابی کاک بافڵ لە ئینتخاباتە لە کەرکووک دای خیتابێکی زۆر گرنگ بوو من کابراکی قومی نیم و بڕوان بە پێکەوە ژیانی ئاشتیانی برانی کورد و تورکمان و عەرەب و هەموو پێگاتەکانە لەو شارە چارە نووسێک کۆی کردوینێتەوە بەڵام بڕوان بە من نییە کە ئێستا بەرامبەر بە کورد دەکرێت ئەمەی کە بەرامبەر بە کورد ئەکرێ من ئەوش بڵێم کاگە و بیکەم بە پرسیارێک بڵم بڕوات بۆش هەیە ئەوی کورد لەگەڵ خۆشیە ئەیکا بە بێگومان نەک بڕوان پێی نییە من لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بە سراحەت یعنی وتم ئەگەر ئێمە یەک و یەکگرتو نەبین ئەوەی کە بەرامبەر بەمان ئەکرێت زۆر مەترسیدارە ڕاستە ئێستاکە هەموو تەرکیزی ئێمە لەسەرەوەیە کاکە هەموو کورد ئێستاکە تەیف سامیە ناسێت ئەخ بەچ حەقێک یعنی من زەمم چیە بۆ بیناسم یعنی بۆ خانەیەکە بێت لە مێشکی منە ناوی ئەو خاتونێتیان ولا حرە پێشەوە بێ لە کۆنسژڵی یعنی بۆ من حەزیێت بدرێت یعنی بۆ دەبێت ئێمە هەموو تەرکیزمان من پێم وتی من وەکو کەناڵێکی فەزایی هاوکارەکانم شایەت دەن بینەرەکانم شایەت دەن هەفتە نییە لە ناچاریە بەرنامەیەک لەسەر لیستی موچە نەگەن جاران پارە بوو ئێستا ئەمانوت مەعاژ نهات بۆ دوایکەوت لێ بڕین چارە کورتێنانە پاشەکەوتە ئێستا لیستی موچە ئەنی بەڕاستی ئینسان وەکو کوردێک
ئەمە بڵێم خۆم دابڕم لەوەی کێستا پرسیار لە جەنابەتەکەم و پێشکەشکارم ئینسان ویژدانی ئەهەژێگەر بێتە سەر ئەو هەموو خوێن و خەباتی کە ڕژاوت ئەکیدم بە ڕێزیش بۆ باگراوەندە ئیشەکەی بۆەوە بۆیە منوتم بە حەماسەتەوە باشە کاک فەهمی کەواتە ئێستا ئێمە لە بەردەم دۆخێکی تاریخیان ئەوە تا تۆ وەزیرێکی بەڕێستان وەزیرێکن هاتوون هی سەردەمی ئەسمەت ئینینۆ بۆم باسەکەی هی سەردەمی ئینگلیز باسەکەی بنمونەی هێنیتەوە ئەی ئەگەر کورد دۆخی خراپ بێ هەز ناکەی سبەینی عەرەبێکیش بای 15 ساڵی تر 10 ساڵی تر ئەمە ئەداتەوە بە چاوی کووردا نەخێر هەر سبەینی لە کۆبنەوەکان ئەڵێ بابە ئێوە لە سەرژمێریەکەەوە ئەو تا لە خانەقینەوەندەن لە کەرکووگەوەندە لە دووسەوەندە لە مەخمورەوەندە لە شنگالەوەندەن ئەمە ترسێت نییە کاک زانە مەترسیەکەی من قوڵتری شەلەوەی کە جەنابەت باسیەکەی کتابم خۆم سپاس دەکەم کە ئەو پەرۆشیەت هەیە بۆ ئەمە من دڵنیام هەموو کوردێک ئەم پەرۆشی هەیە بۆ مەسەلەی کرد بێگومان یعنی بڕوا بکە کاک زانە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد و یەکێتی پارتی کێشەکانی بینی خۆیان چارەسەر نەکەن ینی من ئێستا وەکو کارکتەرێکی حکوومەت دیارم شانازی بە یەکێتی بوونی خۆمەوە ئەکەم و ئەزانم یەکێتی بوون چەند شەرەفێکی گەورەیە بەڵام کە مەسلەی کەرکووک و خانەقین و زمار و شنگال و شێخان و دەشتی نینەوە دێتە پێشەوە من پێم وایە حیزب و حیزبایەتی وەسیلەیە بۆ ئامانجێکی گەورەتر ئەگەر یەکێتی پارتی کێشەکانیان چارەسەر نەکەن و ئەگەر دانەنیشن لەسەر یەک مێزی گفتوگۆ دڵنیاتانەکەم گرفتەکانمان قوڵتر ئەبێت ئەم هەژمونی تعریبا زۆر فراوانتر ئەبێت و ئێستا کە بێمنەتن لەگەڵمانە من چووم لە بەغا لەگەڵ کاربەدەستانی عێراقا کۆبوونەوەم کردووە ینی من ئەم قسانی کە لێرە بۆ جەنابەتەکەم هاوڵاتیە گواتێ نەگا من ئەمە بە عەرەبی و بۆ تەنها بۆ کاربەدەستانی خۆمانمان من لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ وەزیری زراعی عێراقیا دانیشتم و داوام لێکردم ئەم کێشانە چارەسەر نەکەن گرەی دەستە و ئەگا بەدەم کورد خۆش نابێت لەسەر مەسەلەی کەرکووک ئەگەر ئێستاکەش سەرقاڵ بوو بێتین بە مەسەلەی مالیەوە ئەم کێشەیە چارەسەرە بێت کورد ڕۆژێک دێت خۆی یەکلایی بکاتەوە بۆ مەسەلەی کەرکووک یعنی مەجاڵی تیانێ محاڵە ئێمە هەروە بە ئاسانی دەستبەرداری مەسەلەی کەرکووک بین ئەمە شتی عاتفی نییە ئەمە دروشمی قەومی نییە ئەمە حەقیقەتی تاریخیە و ناکرێت ئێمە مەسەلەی شنگال و مەسەلەی دەشتی نینەوە هەروە بە ئاسانی بەجێبێڵین مەسەلەی خانەقین و دووز و دبز هەروە بە ئاسانی بەجێبێڵین لێی بگەڕین ینی هێزێک بێت لە منتیقەی سەرگەڕان بەو جۆرە تەعامل بکات کە خۆی مەبەستێتی یعنی هەموو ئەم حەقیقەتانەمان پێوتون و خۆشیان ئەزانن بەڵام ئەوەی کە مووقیفی ئێمە لاواز ئەکات ئەوەیە کە لە ناوماڵی خۆمانە گرفت و کێشەمان هەیە ئەگەر ئەم کێشانی ناوماڵی خۆمان چارەسەر بکەین دڵنیابن حکوومەتی عێراقی ئەو حکوومەتە بەهێزە نییە بتوانێت ئێمە قوت بدات یعنی ئێمە دۆستمانێت لە ئاسی کۆمەلگەی نێودەوڵەتی ئێمە کێشەیەکی ڕاومانەیە هەڵبەتە ئێمە نەمان وتووە با عەرەب لەو شارە نەژێت ناخێر ئێمە لایەنی کەم ئێستا کاک زانە ئەڵین با ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەو شارە ببێتە سەنگی محەک ئیدارەیەک دابدرێت کە احترامی ڕێی خەڵکی تا بژیرێت خۆ ئێستاکەەوە ناڵن محافزێک لەو شارە دابدرێت ڕاستە خۆشمان خەتابان بەڵام هەموو خەتاکەی ئێمە نییە ینی بیرمان نەچێت پێمان وانە بێت هەموو یەکێکی پارتیە ڕاستە ئێمەش پشکی ئەم خەتامان بەرەکەێت ماندویان نەکردووی ململانی یەکێتی و پارتی تۆ مەسەلەن بتوانی بپڕژێ سەر یان پاوەڕێکی یان قوتێکی باش لە پشتەوە نەبێ کاک زانە من ئەتوانم بڵێم یعنی هەردوو لایەن هاوکاریان کردوم بەویژدانەوە بە تایبەتی من کە دەست بەکار بووم جەنابی کاقوبات وتی تۆ بە هیچ جۆرێک نابێت ئەم گرفتانی ئەم ناوچانە یعنی کاریگەری لەسەر خۆت و ئەو ستافە بکات کە لە ناو دەستەکەتانە هەیە و لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی شابەڕاستی هەم سەرۆکی حکوومەت و هەم جێگیری سەرۆکی حکوومەت هەم وەزیرەکان هەمویان یعنی پشتیوانی خۆیان دەربڕی بۆ لەبەر ئەمە کەیسی من نییە ئەمە کەیسی هەمویانە کەیسی هەمویانە ینی ئەمە کەیسی کوردێکە لە مەهاباد لە ئامەد لە قامیشلۆ بەڕاستی بە بێگومان ینی ئێستا کە ئێمە چێمان هەیە خەبەرێکی خۆش لە ڕۆژئاواوە بێت پێی دڵتاح نەبین یعنی چێ هەیە بە خەبەرێکی خۆش لە زاخۆ دڵخۆش نەبێت یعنی چێ هەیە نیگەران نەبێت بە خەبەرێکە لە خانەقینەوە دێت من ئەزانم موچە بم بە جۆرێک هیلاکی کردوین ماندووی کردوین کە دەرفەتی ئەومان نەبێت بیر لە داهاتووی ئەو شارە بکەینەوە بەڵام دڵنیاتەکەمەوە ئێستا کە بڕۆیت ڕاپرسێک بکەیت لە جادی مەولەوی لەم شاری سلەیمانیە کوردیەک نییە ڕازی بێت بەوەی کە ڕوئایەکی هاوبەش نییە سەبارەت بە کەرکووک هەڵبژاردننی ناوچە کوردستانیەکان هاوڵاتیەک نەبوو لە سلەیمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە هەڵەبجا لەسەر خەد نەبێت و چاودێری هەڵبژاردنەکە نەکات هاوڵاتیە لێرە دژی یەکێکی پارتیە لەگەڵ هیچ حیزبێکی کوردیانە بەڵام ئەویت خۆزگەن کەرکووکی بوومایە بۆی دەنگم بدایە
کابوو ئێمە ئەگەر هەندێک گرفتی شەبێ ئەومانای ئەوە نییە کورد ڕقی لەم دەسەڵات و ئەزمونەیە یعنی هیچ کوردێک نییە ڕقی لەم حکومەتی هەرێمە بێت ناڕازیە لەوەی کە وەکو پێویست خزمەت نەکراوە کە چاوەڕوانی شتی زیاتری ئەکرد کورد نەتەوەیە کە بە وەفایە هەم بەرامبەر بە حکومەتەکەی هەم بەرامبەر بە خاک و نیشتیمان و نەتەوەکەی بۆیە من بەس ئەوە بە هاوارێکی حکمڕانانە وەزیرانە لێ وەرگرم بۆی هەموو کورد و هەموو لایەنەکان بێنە سەرخەت بۆ ئەو قەزیە کە لە مانگی 11 ڕوبەڕووی کەرکووک و ناوچە کوردستانەکانە بێتەوە هەنێ کرێ ئەوە بە هاوارێک وەرگرم بە لە دەرگادانێک وەرگرم بە بێگومان کاکزانە ئەتوانی دۆ ئومێ دەکەم یعنی ئەمە ینی بەڕاستی ینی نەک تەنها بۆ ئەم سەرژمێریە من گرفتم کەمە لەگەڵ ئەم سەرژمێریە گرفتم لەو هەژمونی تەقریبەیە کە هەیە لە گۆڕینی دیموگرافیایە کە هەیە لە گۆڕینی ناسنامەیە نەتیجە بەڵێ هەمووی لە نەتیجەی ئەمانەی مەترسێکە کە لای من دروست کردووە دەیان بەڵگەم لە بەردەسایە کە ناسنامە و نفوز ئەگۆڕن بۆ کەرکووک کێشەکەی من ئەوەیە کێشەکەی من ئەوەیە کە لە 110 پۆست ئێمە 110 پۆستمان لێ وەرگیراوەتەوە بە بەردەوامی پۆست لە کورد وەرەگیرێتەوە من ئەڵم پۆست لە کورد بۆ من گرنگ نییە لە یەکێتی وەرەگرنەوەیان لە پارتی لە کوردی وەرئەگرنەوە واللهی ئەوان حسابی ئەم جیاوازێ ناکەن کە خۆمانەیکەین یعنی بەداخیشەوە زۆر جار هەستەکەی لە بەغاوە هەر جاریویەشێک لایەک ئیدارە ئەدەن بەس بۆ ئەوەی ئەم منتیقەیە زەعیفێ ئەم حکومەتە زەعیفێ ینی هیوادارم ئەمە نەبێتە ڕخنەیەک و ڕوبەڕووم نەبێتەوە لە نەتیجەی پەرتەوازەی ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکە ئینسان شعورەکات کە لە عوبەت لەگەڵا بکەن ئەیە گەر بە یەکگرتووی بچینە بەغدا حەجاری و ئەم دۆخە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم لە مووسڵیش وایە بۆ هەموو نەوچەکان وایە کاکزانە هەمومان پێکەوە گرێدراوین یەک چارە نووسمان هەیە یعنی من ئێساکە ینی مەترسی ئەوم هەیە 10 ساڵی داهاتوو ئەم مەترسیانە پەل بۆ ئەم منتیقانی ئێمەش ینی بەهاوێت لە ماوەکانی ڕابردووە دیدارێکی تەلەڤیزۆنیم هەبوو هەندێک بەڵگەم خسە ڕوتم 100 ساڵ بەر لە ئێستا لە 150 دانیشتوانی مرکزی شاری مووسڵ کورد بوونە و دەوروبەری مووسڵ کورد بوونە ئەنی 150 دانیشتوانی ئەو منتیقەیە کورد بووە برادێکم پێویتمەتی کوا ئێستاکە وتم ڕحەقی خۆتە باوەڕ نەکەیت مەترسیەکەی منیش ئەوەی هەمان شت بەرامبەر بە کەرکووکیش نەکرێت بەرامبەر بکرد 100 ساڵی تریش بڵێم وڵا کەرکووک لە 2062 کورد نیوەی دانیشتوانی ئەو شارە بووە تەمان ئێستش زۆرینەی ڕەهایی دانیشتوانی کەرکووک کوردن کاکزانە ئێمە 247,000 دەنگمان هێناوە لە کەرکووک عرب 220,000 دەنگی هێناوە 204,000 دەنگی هێناوە ئەم 204,000 دەنگە 100,000 دەنگی هی مرکزی حەویجەیە هی کەرکووک نییە هی مرکزی شارەکە نییە دەنگی مرکزی شار لەگەڵ کوردایە بەڵام ڕۆژانە گەڕک دروست ئەکرێت ڕۆژانە خەڵک لە ناوەڕاست و خواروی عێراقەوە دێ لە کەرکووک نیشتەجێ ئەبێت بۆیە یعنی زۆر گرینگە ئێمە هەمومان لە ڕوبەری ئەو مەترسێتیە بگەین کە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە نەتەوەکەمان و بەرامبەر بە برانی تورکمانی شەکرێ لە شارەکەیە لە جمو زۆڵ نیە لەلایەن تورکمانەوەیان تورکیا دامیان بکەیان ئەو جمو زۆڵە زیاتر لە عەرەبەوەیە کاک من خۆم بەش بە حاڵی خۆم بە تێگەشتنی خۆم ئێمە گرفتی قوڵمان لەگەڵ برانی تورکمانان نییە یعنی من پێم وایە لە داهاتوێکی نزیکە ینی ئەوەی کە ئێساکە ئەوەی ئەو هەژمونی کە عەرەبی سوننە هەیەی ئەوە شەگۆڕێ بۆ عەرەبی شیعە ینی من ئەو قسانی کە ئەیکەم هەمووی لە نەتیجەی دراسە و لێبدانەوەیە یعنی ئەگەر هەتاکو سەردەمی باسیش ڕقەمی سوننە لە هەڵکشانە بوو بێت وردە ئەمە عەکسە بێتەوە شیعە بەرز ئەبێتەوە بەڵام لە نەتیجە عەرەبی سوننە و عەرەبی شیعە چەندێک ناکۆک بن لەسەر عومەر و عەلی ڕەزای خۆیان لەسەر بێت بەڵام کە هاتە سەر مەسەلەی کورد هەرچی ناکۆکیەک بێ لە بینیانە نابێت ئەو تا لەسەر پارێزگار مثلەن حجیاوازیەکیان کامیان پشتیوانی ئێمە ئاکات دوێنێ لەسەر مەسەلەی هەڵوەشانەوەی بڕیارەکانی حیزبی بەعەز یەک عەرەب بە سوننە و بە شیعەوە لە ناو پەرلەمانی عێراقیە دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک چەند گرینگە بۆ لانی کەم بۆ کەمکردنەوە یان وەستانی ئەو نەزیفی تعریف زۆر گرینگە طبعا من لەگەڵ ئەویان پارێزگارێک لەو شارە دابنرێت ئەم پارێزگارە توانای قبولکردنی جیاوازیەکانی ئەو شاری هەبێت لە ئاستی مەسئولیەتە بێت پەیوەندیەکی تەندروستی لەگە سەرکردایەتی سیاسی کووردا هەبێت و بڕوای بە گفتوگۆ هەبێت و پیاوێکی ئەنسوری نەبێت بە جۆرێکە یعنی لە ماوەکانی ڕابردووە هەندێک کەم و کورتیمان هەبوو هەمان ئەو تەجروبەیە دووبارە نەکەینەوە ئەم پارێزگارە بۆ گرینگە کاکزانە هەموو بڕیارانی ئەدرێتی ئێساکە لە کەرکووک ئێمە دوای 10 ڕۆژەی بیستین
ئێمە بەشێک نین لە بڕیاری سیاسی لە بڕیاری ئیداری لەو شارەیە بڕیارێک دەرئەچێت چارەنووسی کەرکووکی پێوە بەستراوە دوای 10 ڕۆژ جێبەجێکراوە اینجا ئێمە ئەیزانین اینجا هەوڵ ئەدرێ ڕابژیرێت ئەگەر تۆ بەشێک بیت لەو غورفە ئەمنیانە بەشێک بی لە غورفەی ئیداری بەشێک بی لە غورفەی ئەسکەری ئێمە بێگومان تۆ ئەو کاتە دەرفەنەکەی حکوومەتی لەو شارە هەنی ئێستا من نەک ئێمە ئێستا پارێزگامان لێوەرگیراوەتەوە قایمقاممان لێوەرگیراوەتەوە مدیری ناحێمان لێوەرگیراوەتەوە مدیریەتی عاممان لێوەرگیراوەتەوە تا گەیشتووەتە هۆبە یعنی لە کورد وەرگیراوەتەوە باشە هەم ئێمە ئەگەر لەم هەموو مەسجە تێنەگەین بەتەماین ئێستا کەرکووک بکەینە قوربانی ململانەیە کە لە بینی خۆمانە هەیە ئەی دوو ڕۆژی تر چۆن ئێمە وەڵامی مێژوو ئەدەینەوە ئەمەڵێ خەتای ئەو ئەڵێ خەتای ئەو لە حەویجە ئامادەکاریی باشە لەلایەن عەرەبەوە زۆرە ئامادەکاریکی باشەیە هەر بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە لە 1970 دانیشتوانی حەویجە دەنگیاندا کەمتر لە 165 کورد لە ئیمام قاسم و لە ڕەحیما و لە شۆرجە و لە پەنجاعەلی و لە ئیسکان و لە شاترلو و لە ئەڵماس و لەو ناوچانە دەنگیان داوە یعنی هەر خۆتان ئێوە لە کورسان بە بەردەوامی هاوارتانە کردێتانە کوردی نەبڕۆن دەنگدەن عەرەب هەمووی چووە سەر سنووقی دەنگدان یعنی ئەگەر ئێمە ئەگەر یەکێتی و پارتی ئەگەر برایانی ئیسلامی ئەگەر هەمومان لە کەرکووک دوو کورسی ترمان بهێنایە ئێستاکە پێویستمان بۆ نەبوو یعنی خۆمان قەرارمانەدا ئەو دۆخانی ڕەنگە بۆ شێوەیە لە کەرکووکە لە ژێر چاودێریدایە و ئەوانە ئاوابێ لە منتیقەکانی تر زۆر خراپتر بێ کاکفەرمی بە پێوەی تۆ چاو لەسەر هەموویەتی کاک زانا یعنی من هەموو جاڵێم کە ئەڵین کەرکووک وەکو سمبولی خەباتی نیشتیمانی و نەتەوەی خەڵکی کوردستان ئەگەر ناکەوتمان کەرکووک مەبەستمانە لە خانەقینەوە هەتاوەکو شەنگال دۆخی هیچ ناوچەیەک لە ناوچەیەکی تر باشتر نییە بەڵام بە شێوەیەکی گشتی هەژمونی تعریب بۆ سەر کەرکووک و دووسخورمات و خانەقین زیاترە ئەنی ئاراستی کارکردنی ینی دەسەڵاتی عەرەبی دەسەڵاتی لۆکاڵی کە من ئومێ دەکەم لە بەغاوە نەبێ ئەمبیرکردنەوەیە بۆ ئەو ناوچانە زیاترە و مەترسیەکان زیاترن لەو ناوچانە بۆیە زۆر گرینگە ئێمە هەمیشە لە میدیاوە هەمیشە بەشێک لە بیرکردنەوەمان بۆ ناوهێنانی ئەو ناوچانە بێت یعنی لە کۆبوونەوەکانمانە بە بەردەوامی بیری خەڵکی بێنینەوە کە ئەو بەشێکە لە جوگرافیای داگیرکراوی خەڵکی کوردستان هەوڵاتیەک لە سلەیمانی لە هەولێر کە بڕۆی وایە ئەم شتانە بەم جۆرەنی هەر خۆی بچێتە کەرکووک ئەو منتیقانە ببینێ کە ئەزانێت دۆخەکە زۆر نەرم کاکفەرمی زۆر بڵێ لەشکرێک لە خەڵک ئەندام پەرلەمانە لە بەغدا وەزیرە مدیر عامە مەسەلەن ئەوانە هەموو کوردن لە بەغدا ئەکرێت چی بکرێ هەماهەنگیەکە ئەگەر هەبێت لەژێر چەتری سەر و کۆمارە کۆ ببنەوە یان مەسەلەن لە ئەنجومەنی نوێرەرانە ئەتوانرێ و نەزیفە بوەستێ کاک زانا ئینسان بە ئینسافەوە فراکسیۆنە کوردیەکان و وەزیرەکانی ئێمە کاک خالی شوانی کە وەزیری دادا کاک نزار کاک شاخوان عەبدوڵڵا کە جێگری سەرۆکی پەرلەمانە و لە سەری هەمووشیانەوە جەنابی سەرۆک کۆمار یعنی هەمویان هەوڵ ئەدەن و هەمویان بە بەردەوامی لەسەر خەتن چکی لەگەڵ من بە بەردەوامی لەسەر خەتن بە بەردەوامیم کۆنتاکتم هەیە لەگەڵیانە کۆبوونەوەم هەیە لەگەڵیانە یعنی هەوڵ هەیە بەڵام بە حکمی ئەوەی کە خۆمان لە سلەیمانی و هەولێر گرفتی قوڵمان هەیە زۆر جار ئەم هەوڵانە جێی خۆیان ناگرن یعنی من پێم وایە بوونی غورفەیەکی ئەمەلیات و لەم غورفەیەیە کە هاوشانی ئەوەی کە ئێمە لە حکوومەتێکین غورفەیەکی سیاسی هەبێت برانی ئیسلامی تیاابێ برانی کۆمەڵ برانی یەکگرتو یەکێکی پارتی تیاابێ بەردا ئەم مەطبەخە بیر بکاتەوە کە چی بوو ئەو ناوچانە بکات لە ڕووی سیاسیەوە دامێکی گەورابێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە قەزەی ئێمە لەگەڵ عێراقا لەسەر مەسەلەی کەرکووک قەزەیەکی قانونی نییە کاکزانە قەزەیەکی سیاسیە یعنی هاوڵاتیەک لە سەرگەڕان بۆ کێشی قانونی هەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ هەیەت ینی ئەمانە بە بڕیاری مەجلیسی خادی سەورات زەویەکەیان داگی کراوە کێشەی ئێمە کێشەیەکی سیاسیە بە ئیمتیاز بۆیە ئەگەر ئێمە تەباو برابین و کێشەکانمان وردە بەرەو چارەسەرکردن ببین بە بێگومان ئەو هەوڵانی کە ئەو بەڕێزانە لە بەغایدن کاریگەرترە بێت بەهێزتر ئەبێت و زیاتر گوێیان لێ ئەگیرێت
بەڵام بێگومان ئەوان خۆشیان ئەزانن ئێستا کە بارودۆخی کوردستان بەو جۆرەیە کە کەستە ئەوان شەز بۆ فەراغاکەن کە بن یاری تیا بکەن یا مماتەڵی تیا بکەن ئەکیت کاکزانە بڵێ بە بێگومان یعنی مماتەڵا ئەکەن و ئەزانن دۆخی کوردستان چۆنەوە جددینین و ئەزانن یعنی ئێمە من لە ماوەکانی ڕابردا بە نوێنەرایەتی حکوومەت یاریمی کوردستان چوومە بەغدا ئەنی بەوازحیتی ئەگەی کە ئەوان حەز بەوە ئەکەن کە ئێمە ئێساکە لە کوردستانە گرفت و کێشەمانەیە کە جێی داخێکی قوڵە کورد لە 2024 بە دیار کێشەکانی خۆیەوە دانیشت بێت نەتوانێت کێشەکانی خۆی چارە هەوڵێکی شەیە کە لە کەرکووک نەکریان ئەگەر بزانن وێڕێ ئەو هەوڵانی کە داویانە بۆ تعریب بەڵام لە کەرکووک سەرژمێری نەکرێت من لەگەڵ کاک دکتۆر دارایە و لەگە کاک سیوانە ئەم بابەتەمان باس کردووە و پێم وایە هەموو ئیسعدادێکمانتیای هەموو هەرچی پێویست بێ بیگرینە بەر ئەگەر دڵنیابین لەوەی کە هەمان ئەو فێڵانی کە لە ڕابردووە بەرامبەر بە کوردکراوە یاخود بۆ ئامانجێکی سیاسی بەکارهێنرێت هەموو ئەگەرەکان لە بەردەم سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەت یاریمی کوردستانە کراوە ئەبێت بۆ تەعاملکردن لەسەر ئەو ناوچان ئێمە ڕاستە من ئەم کەم و کورتیانە باسەکەم کاکزانە ئەموو زەنگی وشیاری ئەگەر ئێستا کەش ئێمە ڕوئیامان یەخین کورد پارویەکی ئەوها ئاسان نییە قوت بدرێت بەڵام من قەت نامەوێت یعنی حزورەکە پیشان بدەن بۆ لەبەروی هەژمونی تعریبەکە ئەبینم پێویستم بەوە نییە من بڵم کورد بەقەوەتە لەو ناوچانە چونکە حقیقەت من پێویستم بەوە نییە ئەمیان باس بکەم بەقەدەر ئەوەی کە ئەمەوێت مەترسیەکە چونکە مەترسیەکە قوڵترە هەژمونەکە کاریگەرترە بۆیە یعنی گرنگە ئێمە بەڕاستی یعنی ئەوەش بە کۆمەڵگەی کوردی بڵێن یعنی هەروە بە ئاسانی ناتوانن کورد قوت بدەن بەس من پێم وایە ئەگەر بەرنامە و ڕوئیایەکی هاوبەش و بەهێز لە پشت کوردەوە بێت ینی لە پشت کوردی کەرکووک و کوردی شنگال و کوردی خانەقینەوە بێت کوردی ئەو ناوچانە هەروە بە ئاسانی دەستبەرداری خاک و نیشتیمانی خۆیان نابن هەروک خۆتانە بینن لە گونگون نشینەکانمان کەی ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەموو هجوومە ئەکرێتە سەریان ئەو هەموو تەجاوزاتانە هەیە کەی ئێمە گوندێکی خۆمان بەجێ هێشتووە لەو ناوچانە باشە وەکو پەیامێک بۆ خەڵک بۆ لانە سیاسەکان بۆ لانە تەنانەت هاوکارەکانت لە حکوومەت چییە؟ کاکزانە من تەنها قسەی من ئەوەیە زۆر گرینگە لە هەستیاری ئەم قۆناغە تێبگەین مەسەلەی کەرکووک لعبەیەکی گەورەیە ئەگەر یەک و یەکگرتوو بین یەشتان توانای ئیدارەدانی ئەم شارە توانایەکی زۆری پێویستە بۆیە معادلێک لەسەر ئاسی ئیقلیم و لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەنی کاری لەسەر ئەکرێت حکوومەتی عێراقی یەک و یەکگرتووە لەسەر مەسەلەی کەرکووک بە درێژایی مێژوو یەکێتی پارتی لەسەر کەرکووک ڕەنجیان داوە بۆیە زۆر گرینگە ئێستا کە سەرکردایەتی سیاسی کورد و بە دیاریکراوی یەکێتی پارتیش یعنی کێشەکانی خۆیان وەلاوە بنن گرفتەکانیان یعنی من زۆر جار کاکزانە ئەڵێ من مامۆسای ئاینی نیم ئامۆژگاری ئەم دوو حیزبە ناکەم من خەمم هەیە من مەسەجی سیاسیم هەیە ئەگەر ئەمە وەکو ئامۆژگاری لێم وەرەگن سوپاسیان ناکەم باوەری نەگرن لێم من خۆم خەڵکی ئەو شارەم من ئەم مەترسیە بۆ جەنابی کاک مەسعود و بۆ جەنابی کاک بافڵ ڕوون ئەەکەمەوە بۆ جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین و بۆ جەنابی مامۆستا عەلی باپیرمە هەر یەکێک بەپێ حەجمی خۆی بۆ کاک عومەری سەید عەلی و بۆ کاک حەمەمە يعني من كهولا من خلقي كركوكم من أزانم ما ترسيك قولة من أزانم جنابي إمام جلال يادي بخير همو عمري بو كركوك بوا يعني ملا مصطفى الرحمتي شورشي أيلوري لسر كركوك يعني بدوا مزل جاندوا من ملاي عينيني ما مش قاري أم خلق بكم بلا من مسؤوليتي تاريخية لأسطوم أميت بزانن يعني برو تماشي تو مام إبراهيم أحمد تماشي أدبياتي بكبزانة لسر مشكلة كركوك ومشكلة كردو همو أمانة لجاني قلا توظيفك يعني بو من همو أمانة نبينا بو من أمان بازنا كم يعني بو صريحنا بملقل قيادي خوما يعني دنيا بكاك زانا يعني بو الشقامي كرديش هزنكاد من أما قصي تلفزيون أيكم من لكوبن وكان يعني من أم وجداري أنا مداوى مخمة من أمريكا بارتي يكو يقرتوبيا برابن يعني چیتی ئەچی ئەگەر ئەمان کێشەکانیان چارەسەر بکەن چی هەیە گەورەتر لە قەزەی کورد چی هەیە لە سەرۆک مام جەلال و خوا لێی خۆش بێت مەلا مستەفای ڕەحمەتی کەمتری کرد بێت زیاتری کرد بێت جەنابی کاک مەسعود هەموو عمری خۆی بۆ ئەم مەسەلانە تەرخان کردو من ئێستا ئەم کوڕە گەنجانە چاوم لیانە يعني چاوم لە کاک بافڵە چاوم لە کاک نێچیرە لە کاک مەسرورە لە کاک قوبادە يعني وكو كركوكي جواز لوظيفة هنا كبين يعني وكو هاولاتيكي كركوكي شام لي أمانة يعني تجاوزي أم قناغ بكن بو أميدكم يعني أم
شتانی من وەکو ئینفعال سیر نەکرێت بەڵێ کاک من تەجروبەی فەڵەستینم هەیە لە ساڵی 48ەوە هەتاوەکو ئەمڕۆ ڕۆژ دوای ڕۆژ ڕووبەری گەلی فەڵەستینی کەمە بێتەوە پێویستە لە شوێنێک حەسەریان کرد ئەکەوا بوو یعنی ئەم قسانە بۆ ئەوەیە کاکزانە خۆشحاڵم لەوەی کە لە شاشی کورساتەوە من ئەم قسانەکەم بێگومان میمبەرێکە بۆ هەموو پرسە لە تەواەتەکە سوپاس بۆ بەڕێزفامی بورهان سەرۆکی دەستەی ناچوو کورسانەکانی دەروی دارێنم سوپاس بۆ دیدار سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ